بەستێنە کۆمەڵایەتیەکانی شکڵگرتنی شۆڕشی 1357 ئێران و هۆکارەکانی شکستهێنانی بەشی پێنجم و کۆتایی. ئەمڕۆ چوارشەممە 22 ڕێبەندان ساڕۆژی ئەو ڕاپەڕینەیە کە کۆتایی بە تەمەنی ڕژیمی پاشایەتی لە ئێران هێنا. 45 ساڵ لەمەوبەر لەوەها ڕۆژێکدا کۆمەڵانی خەڵکی ئێران لە لووتکەی شۆڕشەکەیاندا ڕژیمی شایان لەسەر کورسی دەسەڵات هێنایە خوارێ. لە بەشەکانی پێشووتری ئەم بابەتەدا باسی بەستێنە بابەتی و کۆمەڵایەتیەکانی شکڵگرتنی شۆڕشی 1357 ئێرانمان کرد. هەروەها بارودۆخی سیاسی جیهانی ئەو سەردەمە و دۆر و نەخشی زلهێزەکان لە گۆڕانکاری ئەو دۆڕەیەمان دەستنیشان کرد. پاشان چووینە سەر هەڵسەنگاندنی بارودۆخێکە بووە هۆی هاتنە سەرکاری ڕژیمی ئیسلامی لە ئێران. لە بەشی پەنجم و کۆتاییدا باسی ئەوە دەکەین کە چۆن و بە چه هۆکارگەلێک دژە شۆڕشی ئیسلامی بەسەر شۆڕشی ئێراندا زاڵ بوو لە چ قۆناغێکدا دەتوانیت بڵین شۆڕشی ئێران بە تەواوەتی تێکشکا. دەوری ڕووناکبیران و ڕێکخراوە سیاسیەکانی دژ بە ڕژیمیشا کە سەریان بۆ ڕژیمی ئیسلامی دانەنەوەاند چی بوو؟ فریوکاری خومێنی و شاردنەوەی ئامانجەکانی لە ڕای گشتی کۆمەلگادا مەجال و دەرفەتی ئەوەی پێبەخشی کە خۆی بۆ سەرکوتکردنی کۆتایی شۆڕش ئامادە بکات. سازکردنی چەندین بەرنامە و ڕووداوی درۆینە و بێبنەما بەمبەستی سەرقاڵکردن و ڕوژاندنی هەستی جەماوەر کە نمونەی هەرە بەرچاویان داگیرکردنی باڵێزخانەی ئەمریکا لە تاران و بەبارمتەگرتنی 444 ڕۆژەی دیپلۆماتەکان و وتنەوەی دروشمی دژی ئەمریکایی کە مەبەستی ئامادەکردنی کەشوهەواکە بۆ سەرکوتکردنی دڕندانەی تێکۆشەرانی واقعی دژە ئەمپریالیست داڕژرا بوو. شانۆی پاڵپشتی مستەزعەفان و پشتکردن لە ماڵی دنیا، دروستکردنی وەهم سەبارەت بە دابەشکردنی دادوەرانەی سەروەت و سامان لای جەماوەری هەژار، پێشوازیکردن لە شەڕی ئێران و عێراق بەمبەستی ئامادە ڕاگرتنی کۆمەلگا و هەوڵدانی بەردەوام بۆ هێرشکردنە سەر زانکۆکان و داخستنیان بە بیانمی شۆڕشی فەرهەنگی نمونەگەلێکن لەو خەڵک فریوکاریانەی خومێنی کە بە ئامانجی استراتێژی دامرکاندنی ئاگری شۆڕش بەڕێوە دەبران. بەم شێوەیە خومێنی وەک استراتێژێکی دژە شۆڕش دەرفەتی ئەوەی بەدەستهێنا تا بە بەردەوامی گورزی خۆی ئاراستەی شۆڕشی تازە سەرهەڵدراوی ئێران بکات. کۆماری ئیسلامی شۆڕشی ئێرانی لە گشت بوارە کۆمەڵایەتیەکاندا تووشی شکست کرد. لە بزوستنەوەی کرێکارانەوە بگرە تا بزوستنەوەی ژنان و خوێندکاران و بزوستنەوەی کوردستان واتە گشت ئەو بزوستنەوانەی کە لە ڕووخاندنی ڕژیمی شادا ڕۆڵی سەرەکیان بوو، یەک لە دوایە کەوتنە بەر هێرشی بەرنامە بۆ داڕێژرا و دڕندانی ڕژیمی تازە بەدەسڵات گەیشتووی ئیسلامی. تەنها لە گۆڕەپانی بزوستنەوەی کوردستاندا بوو کە خۆڕاگەری بەردەوامی پێدرا و تا ئێستاش هەر درێژە هەیە. کۆمەلگا ئێران تا ساڵەکانی سەرەتای دەیە شەست هەر لە جۆش و خۆشدا بوو شۆڕش بە شێوەی بربەرەکانی هەمەلایەنە لە دژایەتیکردنی شۆڕشی ئیسلامیدا خۆی دەنواند. بەڵام ڕژیمی ئیسلامی چۆن توانی شۆڕش سەرکوت بکات؟ هۆکارەکانی ئەم ڕووداوە لە هەڵەکانی ڕووناکبیران و هێزە سیاسیەکان تێپەڕ دەبێت و پەیوەندی بە گۆڕانی هاوسەنگی هێزی شۆڕش و نێرانی شۆڕش پاش ڕاپەڕینی ڕێبەندانی 57ەوە هەیە. لە سەر لە بەیانی ڕۆژی ڕێبەندان بەم لاوە لە لایەکەوە ڕەوتی ئیسلامی ڕیزەکانی خۆی ڕێکخست و پچەوتری کردو بە خێرایی ئەو دام و دەستگا دەوڵەتیانەی کە لەلایەن ڕاپەڕینەوە زیانیان پێگەیشت بوو نوێژین کردەوە و گەشەی پێدان و ئامادەتر و ڕێک و پێکتر لە ڕژیمی شا دژ بە شۆڕش بەکاری هێنان. لە لایەکی ترەوە پەرستاندنی شۆڕش لە بواری کۆمەڵایەتیدا بەرەو لاوازبوونەوە دەچوو. حزب یان بەرێکی بەهێزی سۆسیالیستی و جەماوەری لە گۆڕەپانی سیاسی ئێراندا نەبوو. ڕێکخراوەیەکی سەرتاسەری و گشتگیری کرێکاری بوونی نەبوو. لایەنی ڕاستی هێزە سیاسیەکان واتە بۆرژوازی لیبراڵ سەلاحیەتی مێژوویی کۆمەڵایەتی و سیاسی پێویستی بۆ بوون بە بەدیلێک لە بەرامبەر ڕەوت و ئیسلامیدا نەمابوو. بێگومان نکۆڵی لە هەڵەکانی ڕووناکبیران و هێزە سیاسیەکان ناکرێت و پێویستە لە شوێنی خۆیدا پێداچوونەوەی زۆرتری بۆ بکرێت.
ئەوەی کە حزبی توودە و سازمانی ئەکسەریەت بوون بە ماستاوچی کۆماری ئیسلامی و بەم بۆنەوە لە مێژووی سیاسی ئێراندا بەدناویەکی هەتاهەتاییان بۆ خۆیان تۆمار کرد. ئەوەی کە حزبی ڕەنجدەران وەک ڕێبەرانی نەتەوەیی و دژە ئەمپریالیزم سەیری خومێنی و بەنی سەدری دەکرد و تا ئێستاش تاوانی درەنگ تێگەیشتنی خۆی داوەتەوە. ئەوەی کە لیبراڵەکانی بەرەی نەتەوەیی واتە جبهەی ملی بە کاسەلیسی حکوومەتی ئیسلامی یان بە وتەی مهدی بازرگان بە ژیانێکی لاوازی خائنانە ڕازی بوون و بەرەومەرگی سیاسی خۆیان هەنگاویان هەڵگرت. هەڵبەت بەداخەوە گشت ئەمانە دیاردەگەلێکی واقعی بوون و لە ئاستی خۆیاندا زەرەر و زیانیان ئاراستەی شۆڕشی ئێران کرد. بەڵام بە تاکید نابێ هۆکارە بنەڕەتیەکانی شکستهێنانی شۆڕشی ئێران لە کردار و وتاری ئەم هێز و ڕووناکبیرانەدا ببینین. چونکە بۆ چوونە دواکۆتوەکانی جەلالی ئالی ئەحمەد و شەریعەتی و کەسانی وەک ئەوان پێشتر ئەرکی خۆیان بۆ ڕازاندنەوەی سیاسەتی خومێنی و ڕەوتە ئیسلامیەکەی بە باشترین شێوە ئەنجامدا بوو. کاری سەرکوتکردن و پاشەکشە پێکردنی شۆڕەش لەم قسانە ترازا بوو. دەستگای تازەی سەرکۆد وەڕێکەوت بوو گەیشت بوو قۆناغێک کە تەنانەت مەجای هەڵەکردنیشی بە ڕووناکبیرەکان نەدەدا. ڕژیمی ئیسلامی نەتەنیا هێز و هەڵسوڕانی سیاسی بەڵکو بە تەواوەتی بوونی بزوستنەوە پێشکەوتن خوازە کۆمەڵایەتیەکانی کردبووە ئامانج. بە ناوی نیعمەتی ئیلاهیەوە بەمبەستی میلیتاریزەکردنی کۆمەڵگای ئێران پێشوازی لە شەڕی عێراق کرد. نەتەنیا شۆڕا کرێکاریەکانی لەناوبرد بەڵکو کارگەکانی داخست و کرێکارەکانی ڕەوانەی گۆڕەپانی شەڕ کرد. لە ئیسفەهان و بەندەر ئەنزەلی و تاران و شوێنەکانی تر کرێکارە بێکارە ناڕازیەکانی دایە بەر دەستڕێژی گولە. نەتەنیا نوێنەرایەتی هێزە سیاسیەکانیان لە زانکۆکان کۆکردەوە بەڵکو زانکۆکانیان داخست و ئەساسی بزوستنەوەی خوێندکاریان سڕیەوە. هێرشی سەربازیان کردە سەر کوردستان و تورکەمان سەحرا و ناوچەکانی تر بە هەزاران کەسیان لە شەقامەکان دەست بەسەر و لە زیندانەکاندا ئەشکەنجە و ئەعدام کرد. لەو بارودۆخەدا تەنانەت ئەگەر ئەو هێزە سیاسیە نەیارانەی کە هێرشیان کرا بووە سەر لۆژیکی ئەوەیان تێدا بووایە کە پاشەکشەیەکی تێگەیشتوانە ئەنجامدەن دەیانتوانی ڕێژەی لە ناوچوونی هێزەکانیان کەمتر بکەنەوە. بەڵام بەداخەوە لە توانایی شیکردنەوە و تێگەیشتن لەو گۆڕانکاریەی کە لە ئارادا بوو بێبەهرە بوون. ئەمە لە حاڵێکدا بوو کە شۆڕژ ڕێگەی شکستی دەپێوا و لە ژێر گورزی بەردەوامی دژە شۆڕشی ئیسلامیدا دوایین هەناسەکانی دەکێشا. زۆربەی ئەو کەسانەی کە نەیان دەویست باوەڕ بە شکستهێنانی شۆڕش بکەن لەو ڕۆژانەدا بۆ پەڕی نائومێدیەوە سەریان لەبەر دەکوتا و ئەو ڕۆژ وێڕای لۆمەکردنی ڕابردووی خۆیان بە بێئینسافیەوە هەڵەکانیان دەخەنە ئەستۆی گشت کۆمەڵگا و توی بێئومێدی سەبارەت بە شۆڕشی داهاتوو لە مێشکی خەڵکدا دەچێنن. کەواتە نابێ ڕووزاوگەلێکی ئەوەندە گەورە و هەمەلایەنە تا ئاستی هەڵە بۆ چوونەکانی ئەم و ئەو داببەزێنین. با وەڵامی ئەم پرسیارە کە بۆچی ئیسلامگەرەکان توانیان شکست بە شۆڕشی 1357 بهێنن لەم دێڕەدا کورت بکەینەوە. هۆکارەکەی ئەوە بوو کە توانایی مادی و ڕێخستنی تەواویان بۆ تێکشکاندنی شۆڕش بەدەستهێنا بوو بۆ پەڕی بێڕەحمیەوە بەکاریان هێنا. وانەکانی شۆڕشی 1357 بۆ شۆڕشی ژنجیان ئازادی یەکەم. نابێت ڕێگە بدرێت شۆڕشی ئێران لە نیوەی ڕێگادا بوەستێت. پێویستە ئەوە فرامۆژ نەکەین کە ساڵی 1357 لە هەلومەرجێکدا کە شۆڕە جەماوەریەکان لە ناوەندە جۆرا و جۆرەکان لەوانە لە بەشی پیشەسازی نەوت و لە زۆرێک لە ناوەندە کرێکاری و ئیداریەکان و تەنانەت لا گەڕەکەکاندا لە حاڵی پێکاتنی شکڵگرتندا بوون لە کاتێکدا هێشتا هاوسەنگی هێز لە مەیدانەکانی خەباتدا بە قازانجی ڕەوتی ئیسلامی نەگۆڕزرا بوو، هەوڵەکان بە مەبەستی ڕاگررتنی شۆڕشی ئێران لە نیوەی ڕێگادا دەستی پێکرد. زلهێزەکانی جیهانی سەرمایەداری لە لووتکەی ڕکابەریەکانی سەردەمی شەڕی ساردا نیگەرانی ئەوە بوون کە شۆڕشی ئێران بەستێن بۆ نفوذ و کاریگەری یەکێتی سۆڤیەت لە وڵاتەدا خۆش بکات. هەر بۆیە زۆر زوو دەست بەکار بوون. لە گوادۆلۆب گەیشتنە ڕێکەوتن و داوایان لە ئەرتش وەک کۆڵەکەی سەرەکی مانەوەی ڕژیمی شا کرد کە بە ڕەوتی ئیسلامیەوە پەیوەست بن و
ڕێگە بۆ بەدەسەڵات گەیشتنی بەدیلی ئیسلامی خۆش بکەن. ئەمڕۆکەش دووپاتبوونەوەی هەمان سێناریۆ یەکێکە لەو مەترسیانەیە کە هەڕەشە لە شۆڕشی ئێران دەکات. ڕێکەوتنی بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاستی کۆماری ئیسلامی لەگەڵ بەشێک لە دام و دەستگاکانی دەسەڵات، ئەرتش و سوپای پاسەران و هیتر دەتوانێت جارێکی دیکە شۆڕشی ئێران بەلاڕێدا ببات و تووشی شکست و ناکامی بکات. سەیری نان بە قەرزدانی ناسیۆنالیستە تۆنڕەوەکانی ئێرانەوە بە سوپای پاسەران بکەن. دەڵاڵەکانی ڕێکخستنی ئەگەری وەها گرێبەستێک ئەم جارەش دەوڵەتەکانی ڕۆژاوە و بە ئەگەرێکی زۆر خودی ئەمریکا دەبێت. دووهەم، نابێ ڕێگە بدرێت کە ئەم شۆڕشی ئێستا ببێتە قوربانی ئامانجە ناڕوونەکانی. لە کۆتا مانگەکانی دەسەڵاتی شادا خواست و ئامانجەکانی خەڵک بۆ بەدەستێنانی ئازادی و گەیشتن بە ژیانێکی باشتر کەوتە ژێر سێبەری دروشمەکانی مەرگ بۆ پاشا و بەختیار نۆکەری بێ اختیار. لەو دروشمانەوە دەردەکەوت کە خەڵک ڕژیمی شایان ناوێت، بەڵام لە هەمان کادا وێنەیەکی ڕوونیان نەبوو لەوەی کە چی دەبێت جێگەی ئەم دەسەڵاتە بگرێتەوە. نابێ نەک هەر ڕێگە بدرێت دەستپێکی ئەم شۆڕشە ئێستا کە هەم ئاراستەی ئیجابیەکەی واتە ژنژیان ئازادی ڕوونە و هەم ئاراستە نەرینیەکەی واتە ڕووخاندنی کۆماری ئیسلامی ویستێکی گشتگیرە کەم ڕەنگ بێتەوە. بەڵکو پێویستە لەوەش بەرەو پێشتر بچێت. پێویستە هەر لە ئێستاوە ڕەشنووسی دەقی دەستوری داهاتووی ئێران بخرێتە بەرباس و ئەجای ئەمڕۆی ئەو حەزب و لایەنە سیاسیانەی کە ئیدعای دەسەڵات دەکەن لەسەر بنەمای ئەو دەستورە هەڵسەنگێندرێت. سێهەم، ئاڵتەرناتیڤی ڕژیمی ئیسلامی لە چوارچێوەی ئەو نەبەردەی ئێستا لە مەیدانە جۆراوجۆرەکانی خەباتی سیاسی و چینایەتیدا و لە بنەڕەتدا لە ناوخۆی وڵاتان شکڵ دەگرێت. ڕەوتی ئیسلامی سیاسی لە ئێراندا تەنیا بەهۆی ئایدۆلۆژیای ئیسلامی و بوونی خومێنیەوە نەبوو کە توانی دەست بەسەر دەسەڵاتدا بگرێت. بەڕک و بەر لەوە و لەوەش گرنگتر بەهۆی پێکاتەی ڕێکخراوەی نافەرمی مەزهەبی شیعەوە بوو کە بەکردەوە لە دەورەی حکوومەتەکانی پێشووتردا بەردەوام وەک دەوڵەتێک لە ناو دەوڵەتەکاندا هەڵسوکەوتی کردووە کە توانی دەسەڵات بەدەستەوە بگرێت. جێگە و پێگەیەکی کە لە ڕۆتەکانی تر لێ بێبەری بوون. ئەم شۆڕشە ئێستا ئێرانیش بۆ سەرکەوتن هیچ ڕێگایەکی نییە جگە لەوەی کە دەبێ پرۆسەی ڕووخاندن لە هەمان کاتدا پرۆسەی شکڵپێدان بە شێوازی دەسەڵاتدارێتی داهاتووە بێت. واتە لە چوارچێوەی خەبات بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامیدا پێویستە دامەزراوەکانی نظامی نوێژ بنیاد بنرێن.